آخفنکردن سرویک و زانینا هلویست حکومت هرم کردستان سفیندزایی بر دفکو پیبدار حکومت هرم باوی که زندی لهولیر مراد به ام کاتد باش که سفین سپاس بو بجداری کردنت هلویست حکومتی هرم سبارت بو خو پیشاندنانی کماوی دو روزه لبه شکل شارچکان هرم کردستان برای وده چیت چیه؟ بەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان هەردوێنێ شەوپاشی ئەو ڕووداوانەی لە قەڵات زیاتر پێش هەڵوێستی ڕوون و ئاشکرای خۆی دەربڕی دڵگرانی و خەمخۆری خۆی بەرامبەر ئەو ڕووداوانە دەربڕی و بە هیچ شێوەک ئەو ڕووداوانە کە لە چارچێوەی هەموو عرف و یاسا و خۆپیشاندن بە دەرە قابلی قبول نییە بەداخەوە خەڵکانێک بوونەتە قوربانی ئەو خۆپیشاندانە و بە ئاراستە و ئاقارێکی تر تێبڕ بووە داواکاری ڕەوای خەڵک هەمیشە حکوومەتی هەرێمی کوردستان بە سینگێکی فراوان پێشوازی لێکردە بەڵام جێی داخە ئەوڕۆ دەبینین کە کۆمەڵک پرس لە هەرێمی کوردستان گرێ دراوەتەوە بە پرسی سەرۆکایەتی هەرێم کە نە لە دوور نە لە نزیک علاقیان بە یەکترەوە نییە ئەگە بێت و باسی موچە بکرێتن لە سەرەتای 2014 تا ئەوڕۆ موچە و بودجەی هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی عێراقەوە نەماوە لەبەرەوە پرسی سەرۆکایەتیشاندانە تەنها پەیوەندی بە مەسەلەی نەبوونی موچە و قەیرانەکانی ژیانی هاوڵاتیانەوە نییە؟ بێگومان داواکاری خۆپیشاندەران کە لە سەرەتا بەو ئاراستە بوو بەڵام ئاراستەکە و ئاقارەکەی گۆڕا لێرە چێ بەرپرسە لە گیان لە دەستدانی ئەو هاوڵاتیانە چێ بەرپرسە لە دروستکردنی ئەو ئاژاوە و ئەو کارە ناڕەوایانە کە بەرامبەر بارەگەکانی حکومی و حزبی دەکردن چێ بەرپرسیارە بەرامبەر ئەو ڕووداوە نەخوازراوانە لێرە دەبێ لایەنێک تەحملی ئەو مەسئولیەتە بکە ڕاستە حکوومەتی هەرێمی کوردستان ئەرچی پێداویستی سەرەتاییەکانی هاوڵاتیان بە حقیقت خۆگە تەمەشای ئیرلانی ئەلامی بکەین بەداخەوە هەندێک پەرلەمانتەران لە هەفتەی ڕابردوو دەستیان بە کامپانیە کرد کە تەحریزی خەڵک بکەن تەحریکی خەڵک بکەن بوختان و درۆ دەلەسەی گەورە بە حکومەت داهەبسن کە حکومەت پارەی هەیە نایداتە هاوڵاتیان بە شێوەی عەمدی کردیتە بەشێک لە پرۆسەی سیاسی بەشێک لە پرسی سیاسی ئەو ئەندامە پەرلەمانە بەرپرسی یەکەمن لەو ئاژاوەی کە دروست بووە و پێویستە لێکۆڵینەوەی جدی بکرێ پێویستە دادگا و یاسا ڕێو شوێنی خۆی بگریتن ئێستا کە ئەو کەسانە کە قسەی گەورە و زلیان دەکرد بێدەنگ ماون بێڕەنگن بێدەنگن خۆیان لە سویچێک شاردویتەوە بەڕاستی خەڵکی کوردستان ئەو هەموو قوربانیدایە ئەو هەموو پێشمەرگە و ئەو هەموو خەباتە و ئەو هەموو فرمێسیدا کە جگەر سوتاکان ڕژایە نەک لە بۆ ئەوەی کامە بین ئەو وەزع بە خۆمان بەدەستی خۆمان لەبار ببین ئەمە چاوەڕێی داهاتوێکی پرشنگدارترمان دەکرد لە وڵاتەکەی خۆمان لە 10 ساڵی ڕابردوو هەرێمی کوردستان پێی لە چەندین قۆناغی باش نایە دەستکەوتی مەزنی بەدەستێنە لە ڕوو پێگە و پێگەی نێودەوڵەتی جێگە و پێگەی خۆی هەبووە بەڵام بەداخەوە خەڵکانێک هەنە کە هەز بەو مەسئولیەتە ناکەن و تەنها لە بۆ مزایدەکردنی سیاسی تەنها لە بۆ هەڵبژاردنێکی تر کە دەنجی زیاتر بینن ئەو بارودۆخەیان خوڵقان و ئێستاش ممکنە خۆشیان پەشیمان بن بەڵام بەداخەوە دەبینین سعات لە دوای سعات دەبینین کە کارەساتەکان زیاتر دەبن هێرشەکان زیاتر دەبن و لە کۆنتترۆلیش دەردەچیتن و بە حقیقت خەڵکی کوردستان دەبی ئاگادار و لەوەش هوشیارترن ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان داوا و ڕجا و تکامان لە هاوڵاتیان لە بەرپرسانی حزبی سیاسی ئەمن و ئاسایش هەموو تاکەی ئەو وڵاتە هەیە کە دام بە خۆیان بنێن و هەز بە مەسئولیت بکەن ممکنە لە ناو هەر خۆپیشاندانێکی ڕەوا ژمارەیەکی زۆر کەم جێڕە شێوێن هەبن کە بیانەوێ ئاقاری یاخود ڕێڕەوی خۆپیشاندەکە بە ئاقارێکی تر بابن لە بۆ هەندێک مەرامی سیاسی لەبەرەوە داوا لە هاوڵاتیانی بەڕێز دەکەین خۆپیشاندەرانی بەڕێز دەکەین کە نەکەونە داوی ئەو خەڵکانەکە مەبەستیانەکە ئاژاوە دروست بکەن. بەڵێ کاک سەفین هیچ لژنەیەک پێکێنراوە هیچ لێکۆڵینەوەیەک کراوە حکوومەت هەرێم بڕیانە هیچ کۆبوونەوەیەک بکاتن بۆ ئەو بارودۆخی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیەوە ڕێگریکردن لەوەی زیاتر تەشەنە بکە؟ بێگومان لایەنەکانی پەیوەندیدا لە ئاستی پارێزگا لە ئاستی وەزارەتی ناوخۆ وەزارەتی پێشمەرگە لە کۆبوونەوە و گفتوگۆ و پەیوەندی بەردەوامن تا دوێنێ تا درەنگانی شەو سەرۆکی ئەنجومەنی وەزیران لەسەر خەد بوو لەگە سەرۆکی لایەنە سیاسیەکان لەگە وەزیرە بەڕێزەکان لەگە جهاتی ئەمن و ئاسایش و پێشمەرگە بۆی کە بتوانن بە باشترین شێوە کۆنتترۆلی وەزعەکە بکەن و لە هەمان کاتیش
پەیوەندی ڕاستەوخۆی بەردەوام هەیە و ئەوەی کە من ئاگادار بم لایەنە سیاسیەکان هەمویان کۆبوونەوەی سیاسی خۆیان ئەنجام داوە و بەردەوام لە سەخت بن لەگە چکە بەڕاستی بارودۆخەکی ئاوان لە کوتو پڕ وەکو ئاگرێک هەڵبژیسێتن وای لێ هات یعنی لە تەوەقعاتی کەسدا نەبوو و لەبەرەوە پێویستە مەسئولیت دەکەیتە سەرشانی هەموو لایەکمان کە هەوڵ بدەین بە باشترین شێوە کۆنتترۆلی وەزعەکە بکەین و بارودۆخەکە نەچێتە قۆناغی تر کە مەترسیدارترە هیوادارین ئەوە کۆتایی گرژیەکان بیتن و ئەوانەی کە دەستێکیان هەبی لە دووریا لە نێزیک لە بۆ ئاگر خۆشکردنی ئەو وەزعە بە خۆیان دابچنەوە و دان بە هەڵەکانی خۆیان بنێن و هەوڵ بدرێن کە وەزعەکە کۆنتترۆل بکرێتن. کاک سەفین لەگەڵ لایەنە ئەمنیەکان بە تایبەتیش کە خۆپیشاندانەکان زیاتر لە پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجەیە هەن چێ پەیوەندیەکتان بە و داواکاریتان لە هێزە ئەمنیەکان چییە بۆ ڕێگریکردن لە خۆپیشاندان یان هەڵسوکەوتیان لەگەڵ خۆپیشاندەران؟ خۆی ئەوی ڕاستن ئەو بەڕێزانەکە لە ئاستی پارێزگاکان یاخود ئاسایش هەوڵیاندایە کە واجبی خۆیان جێبەجێ بکەن بەڵام هەندێک جار کەم تەرخەمیش هەبوو بیتن بەس لەگەڵ ئەوەشدا هەوڵێکی جدیدا هاوڵاتیانی هەستیان بە بەرپرسیاتی کرد کە ئەو شتەی لە شوێنی تر ڕوویدا لەوێ ڕوو نەدا هەڵەبجە وەکو ڕەمزی ئاشتی توانیتیان تا ڕادەیەکی باش وەزعەکە کۆنتترۆل بکەن هیوادارم کە لە شوێنەکانی تریش چاو لە ئەو شارە خۆشەویستە بوو. هەروەکو لە سەرەتاش ئاماژەم پێدا مەسەلەی بەستنەوەی کۆمەڵە قەیرانی تر بە پرسێکی تر بەڕاستی گوناحە غەدرە و لە چارچیوەی سیاسی و لە هەموو چارچیوەکە سێم کاتە پێش نەبوونی موچە و کەم تەرخەکانی حکوومەتی ئەگەر هەبوو بیتن لە 2 ساڵ و بەڕێز وەزیر بەڵێ کاک سەفین ئێستا دەگەڕێمەوە وەزارەتی پەروەردە دابەش بکرێ و هەنگاو بە هەنگاو بەڵێ کاک سەفین دەگەڕێمەوە وڵات کێشێکە چارەسەرکەین دواتر دەگەڕێمەوە وڵات بەڵێ تەماشەبانی نێژاد هەمان دەمدەم لە سان دەگەڕێمەوە لای کاک سەفین لە ئێستادا سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە کۆبوونەوەدان لەگەڵ وەزیرەکان گەیشتون بە چیان ئەو کۆبوونەوە ئامانج چییە و گەیشتون بە چی ئەگەر پەیوەندی ینی لە پەیوەندیدان بگورە؟ خۆی بێگومان هەدەفی سەرەکی هەموو لایەک و هیوادارم هەدەفی سەرەکی هەموو لایەکەوە بیلایەنە سیاسیەکان و حکوومەت و هاوڵاتیان و دام و دەستگاکانی تر کە بکرێ وەزعەکە هێور بکرێتەوە ئەوە هەدەفی سەرەکیە لەوە زیاتر تەشەنە نەسێنین لەوە زیاتر زەرەر و زیان بە هاوڵاتیان و بە دام و دەستگاکانی حکومی و حزبی نەگەیەندرێتن ئەوە ئامانجی سەرەکیمانە بەدەر لەوە بێگومان دەبێ هەوڵ بدرێتن کە ئەو داخوازیانە ئەگەر هاتوو لە یەک جیاواز بکرێنەوە لێرە دەکرێ بوترێتن چه هەدەفێک لە پشت ئەو ئاژاوەیە هەبووە ئایا دەستێک هەیە ئایا بە بەرنامە بووە ئایا یاخود شتێکی خۆڕسک بووە لێرە ناکرێت تۆمەتباری لایەنێک بکرێ یاخود تۆمەتباری خۆپیشاندەران بکرێت بە شێوەک لە شێوەکەم بەڵام بێگومان هێرشکردنە سەر یەک لایەن ئەوە خۆی لە خۆیدا جێگای پرسیارە حکوومەتێکی بنکە فراوان هەیە 5 حزبی سەرەکی لەو حکومەتدا هەنا هەمویان بەقەدەر قەبارەی خۆیان بەرپرسن لە کارەکانیان باشە خێرە لە ناوچەیەک تەنها هێرش بکرێتە سەر لایەنێکی سیاسی لێرەوە هەموو جێی پرسیارە بەڵام ئێستا ئەوانە دەکرێت لە بۆ دوای بمینێتەوە ئامانجی سەرەکیمان یاخود پێویستە هەموو لایەکمان کۆک بین لەسەرەوەی کە بتوانین وەزعەکە هێور بکەینەوە ئەو خەڵکانی کە هان دەدرێن یا ئەو خەڵکانی کە لە ڕێبردرانە بتوانین بیانینەوە سەر ڕێگا داواکاریەکانیان جێبیست ببین و حکوومەتیش بتوانین بە باشترین شێوە داواکاریەکان جێبەجێ بکە بەڵام بەداخەوە لەلایەکە هەوڵ درێ وەزعەکە هێور بکرێتەوە لەلایەکی تر ئاگرەکە خۆش دەکرێتن ئێمە بینیمان لە ڕۆژانی ڕابردوو بەداخەوەژەوە دەرێم هەندێک لایەنەکانی ئەلامی دەورێکی سلبیان هەبووە لە پێشکەشکردنی ڕووداوەکان لە پێشکەشکردنی هەواڵەکان و بگرە ئەندامانی هەندێک ئەندامانی پەرلەمان من بە بەگشتی باز ناکەم وانش دەورێکی سلبیان هەبووە هەروەکو ئاماژەم بێدا ئێستا هەر ئەمان کەس بێدەنگ و بێڕەنگن پێویستە
بەجددی بە دوواداچوون بکرێتن کە چێ مسبب بووە چێ خەتابار بووە لە پێشهاتنی ئەوڕۆدان من لەگەڵ بەڕێزە کە باسی کرد شتەکە متەوەقع نەبوو طبعا خۆپشاندانەکان دیار بوو بەڵام ئەوەی کە تەوەقع نەدەکرا تونند و تیژی بەو شێوە لە دروست بیتن هێرشکردنی بۆ کۆتایی هێنان بەو تونند و تیژیانە بەو بارودۆخی کە ئێستا هەیە لاەنە سیاسیەکان چه هەرکەیەکەوێتە سەر ملیان پێویستە چی بکەن و هەروەها دەمێ بزانین حکوومەت هێرێمی چ پلانێکیە بۆ قەیرانانەی کە باسەکران دواکەوتنی موچە خزمەتگوزاریەکانن کارەبایە ئاوە تا کۆتایانی چ پلانێکتان هەیە چه مژدەیەکتان پێ بۆ هاوڵاتیان حکوومەتی هەرێمی کوردستان وای لێ هاتیە کە بێت متمانەیەک دروست بی لە نێوە هاوڵاتی و حکوومەتی هەرێمی کوردستان لە نێوان پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان کاتێک کە حکوومەتی هەرێمی کوردستان دەرێکاکەمەوە 2 ساڵە بوجەم لە بەغدا و لە بۆ نەهاتیە تەنها واریدی منتەهان سەرچاوی داهاتی من ئەوەیە کە لە نەوتەی دەفرۆشین نەفتیش بەو شێوەی کە ئێستا دووچاری قەیران بووە نرخی نەفت دابەزیە چەندین جار بۆڕیەکە تەقیندرایەوە ئەوەی کە باز لێ دەکرێتن هەندێک پەرلەمانتەران کە مانگانە 850 میلیۆن دێتە حسابی حکوومەت 3 مانگە دەکا ئەوەندە میلیارە دەکری هەموو موچەی لێ بدرێ ئەوە ئەسڵ و ئەساسی لۆنیە ئەوان لە دنیای خەیاڵدا دەژین ئەگەر بێت و بە شێوەی ئەکادمی بە شێوەی واقع بینانە تەمەشای ڕووداوەکان بکرێتن زۆر وازەحە کە وەزعی حکوومەت لە چدا بووە هەتی ناوخۆ بە چی شێوەک بووە بەڵام لەگەر ئەوەشدا حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕووی یاساییەوە لە ڕووی ئەخلاقیەوە لە ڕووی ئاینیەوە ملزەمە کە بە هەموو هەوڵ و تەقاڵاکانی خۆی بخاتە گەر لە بۆ پێدانی موچە و دابینکردنی سەرچاوەی پێویست لە بۆ پێدانی موچە و لە سەرەتای ساڵی 2014 هەتا مانجی 21 مانگ لەو 21 مانگەی هێتا ئێستا حکوومەتی هەرێم توانێتی 18 موچە بداتن و ئێستا هەوڵی ئەوەدا سەرچاوی تریش دابین بکات لە بۆ پێدانی موچە بەڵام بەداخەوە ئێستا کارتەکان تێکەڵ یەکرانە کۆمەڵک کارت هەیە کۆمەڵک کێشە هەیە کۆمەڵک پرسی سیاسیە هەمووی تێکەڵ یەکرایە ئێمە دەبی بە عەقڵێکی سەلیم بە هێوربوونەوە بە خوێنساردی هەوڵ بدەین کە ئەو کارتانە لە یەک جیاواز بکەینەوە خەدەمات موچە ئەمن و ئاسایش ئەرکی سەرشانی حکوومەتی هەرێمی کوردستانە دابینی بکاتن و ئەوە حکوومەت هەوڵی خۆیەدا بەڵام پرسە سیاسیەکان نابی تێکڕی ئەو شتە بکرێ ئەگات و تۆمەتباری حکوومەت بکرێ کە پارەی هەیە بەڵام نایداتە موچە لە بانقەکە 3 میلیارد دلاری هەیە بەڵام نایداتە موچە ئەسڵ و ئەساسی لۆنیە تۆمەتە بێبنەمایە و گوناحیشە ئەو بەو شێوە تەعامل لەگە حکوومەتێک دەکرێت کە حکوومەتێکی بنکە فراوانە لە کاتی سەرکەوتن لە کاتی دەستکەوتنە مەزنەکان هەموو لایەک دەبن لە کاتێککە خوا نەخواستە شکستە یا قەیرانێک دێتە پێش هەرکەس خۆی لە دەچێشیتەوە و یەک لایەن خەتابار دەکەم بەڕاستی ئەوە ناکرێتن بە هیچ شێوە قبول بکرێت سەرۆکی ئەنجومەنی وەزیران و بگرە جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و بەڕێزە وەزیرەکان ئینسجامێکی تەواویان لە ناو کابینە هەیە و تا ئێستا بە یەک دەنگ و بە یەک ڕەنگ ئیشیان کردیە بەڵام بەداخەوە لایەنە سیاسیەکان واز لە وەزیرەکانی خۆیان ناێنن فشاریان لێ دەکەن کە هەڵوێستی تروەگرن ئەوەش بەڕاستی حکوومەت بەو شێوە بەڕێوە ناچیتن تۆ ئەگەر لە ناو حکوومەت بی و لە لایەکی تر معارەزە بی ئەوە بێگومان حکوومەت تووشی کێشە دەبیتن و ئەدای حکوومەتیش لاواز دەبیتن. بەڵێ کاک سەفین دوجارەوە هەوڵاتیانەی هاتوونەتە سەرجادە لە چەند ڕۆژانی ڕابردووشدا لە ئێستاشدا بەشێکان داواکاریان لە ئێوە هەیە چاوەڕێ ئێوە ئەکەن کە مژدەیەکیان بێنێ چارەسەری کێشەکانیان بکەن قەیرانەکان بکەن کە لە ئێستادا لە هەرێمی کوردستاندا هەنەوە ئەمانە بەشێک بوون لەوەی کە هاوڵاتیان بێنە سەرجادە ئێوە چ پلانێکتان هەیە چ مژدەیەکتان هەیە بۆ هاوڵاتیان کە ئەو کێشانە تاکەی ینی کەی چارەسەرێکرێن دواکەوتنی موچەیە کێشەی خزمەتگوزاریە بە شێوەیەکی گشتی ئێمە بە حەقەت نابێت درۆ لەگە هاوڵاتیانی خۆمان بکەین ئێمە لە سەرەتا عێراق خۆشی ئێستا دووچاری قەیران و لە 6 مانگی ڕابردوو عێراقیش هەمان مشکلەیەکی ئێمە هەیتمان لە بۆ 22 مانگە هەرێمی کوردستان دووچاری ئەو قەیرانە بووە و کێشەی مالی و ئابووری هەیە عێراق لە 6 مانگی ڕابردوو بەڵام هەموو هەوڵەکان لە ئارادانە بە باشترین شێوە بکرێتن ئەو موچانە دابین بکرێ و بەرهەمی نەفت زیاد بکرێت داهات زیاد بکرێت بە مەبەستی ئەوەی کە بتوانین موچەکان بدەین و ئەولوێتی هەمووش دەدرێتە پێشمەرگە چونکە بەڕاستی ئەگەر تەمەشا بکەین ئەوڕۆ پێشمەرگە قارەمانەکانمان کە لە بەرەکانی شەڕدانا بە هیچ شێوەک یەک پێشمەرگە نهاتوە بەرەکانی شەڕ بەجێ بێلیتن لە کاتێککە مامۆستا بە ڕێزەکان هۆڵی قوتابخانەکان بەجی دێڵن طبعاً لەگە هەموو ڕێزەکەم لە مامۆستایان و هەموو فەرمانبەران مافی خۆیان داوای موچەکانیان بکەن
بەڵام بەتابەتی کە من لە کابینەکانی پێشووتر وەزیری پەروەردە بووم ئەو پەیوەندیە ڕۆحیە لەگە مامۆستایان هەبوو ڕێزێکی تایبەتم لە بۆ مامۆستایان هەیە بەڵام بە حقیقت دەبێت تەمەشای نمونەی پێشمەرگە بکەین کە بە نەبوونی یەک دینار لە بۆ خانەوادەکانیان بەجێبێنن بەڵام ئامادەنە بچن سنجی خۆیان بدنە بەرگولە ناکرێ منداڵیانی ئەو پێشمەرگانە لەلایەن مامۆستاکان بەڕەلای سەرجادەکان بکرێن هیوادارم کە هەمومان بەبێ ئیستیسنا بتوانین دام بە خۆمان بگرین هەوڵ بدەین کە وەزعەکە ئارام بکەینەوە حکوومەتی هەرێمیش بەردەوام دەبیتن لە هەوڵەکانی خۆی ڕۆژی دووشەمە ئینشاءالله موچەی مامۆستایان دابەش دەکرێت دوای ئەوە هەنگاویترێ بۆ توێژەکانی تریش دابەش بکرێ و هەوڵەکان ئێستاش بەردەوامن لە بۆ موچەی مانگەکانی تریش دابین بکرێتن بەڵام دواکەوتن کە بڵێم نابیتن من ئەو کاتە ڕازگۆ نابم لەبەرەوە پێویستە واقعانە تەماشای وەزعەکە بکەین قەیرانەکان وەکو خۆی ببینین نەک بە شێوەی عاتفی نەک بە شێوەی مزایداتی سیاسی نەک بە شێوەی تەعن لە یەکگرتن و کەمین لە بۆ یەکتردانانەوە بەداخەوە ئێستاکە وای لێ هاتیە لە پەرلەمانتەرەکان کەمین لە یەکتر دەگرن ئەو حزب لە بۆ ئەو حزب داوا دەکە کە وەزیری حزبەکەی تر بێتە پەرلەمان لە بۆی هەیبەتی حکومەت هەیبەتی حزبەکە هەیبەتی وەزیرەکە بشێنن ئەوە کەلتورێکی زۆر خراپە هاتوتە ناو ئێمە پێویستە ئێمە خۆمان لەو کەلتورە لا بدەین هەوڵ بدەین بەو هەموو قەیرانێکە لە منتیقەکە هەیە ئەو وەزعی سووریا ئەو وەزعی عێراقا گۆڕانکاریەکی جەزری لە منتیقە دەبی ئاسۆیەکی گەشت چاوەڕێی خەڵکی کوردستان دەکاتن لە ساڵی داهاتوو سەدەمین ساڵەی سایکس پیکۆیە کە ممکنە کۆتایی پێبێتن و وەزعەکە بگۆڕێ ئێمە بەڕاستی دەبی زۆر لەوە فراوانتر و مەزنتر و گەورەتر بیر بکەینەوە ڕاستە قەیرانەیە ڕاستە کێشەیە ڕاستە کەم و کوڕی هەیە ڕاستە باری خزمەتگوزاری کەم و کوڕی تێدا بەڵام بۆ تەمەشای ساڵەکانی 2005 تا 2013 ناکەین بۆ بەراورد لەگە ساڵەکانی 90 ناکەین دەستکەوتی مەزنمان هەبووە لەگەڵەوەش کەم و کوڕیش هەبووە بەڵام دەکرێت ئەمە تەجاوزی ئەو قەیرانە بکەین بەڵام بە یەکەوە بە یەک دەنگ بە یەک ڕنگ بە تەبایی و بە یەک ڕێزی و بە سیاسەتێکی مشتەرەک و پلانێکی توکمە کە بکرێ تەجاوزی ئەو وەزع بکەین و دڵنیاشم لەوەی کە هاوڵاتیانی کوردستان بەشی هەرە زۆریان لەگەڵ ئەوەدانە کە هیچ گرژیەک دروست نەبیتن بەداخەوە ممکنە عناسرێکی زۆر کەم ممکنە لەم بەرژەوەندیان بیکە گرژی و ناخۆشی دروست بیتن. بەڵێ سەفیندزەی و تێبێژە حکوومەت یاریمی کوردستان سوپاس بۆ بەشداریکردنت لە گەشتی هەواڵەکانماندا بەلێ تەماشەبانێ نێژە.